دەنگدانی گشتی و تایبەت کۆتایی هاتوو ئەنجامە سەرەتاییەکان لە بەرچاون، بەڵام نیگەرانی و ڕەخنە لەسەر پێشێلکاریەکانی دەنگدان سەری هەڵداوە. بۆ پێی هەڕەشەکانی دەسەڵات لە دەنگدەران و کڕینی دەنگ وای کردووە ڕێژەی دەنگە پوچەڵەکان بە شێوەیەکی بەرچاو بەرز بێتەوە کە ئەمەش کاریگەری گەورەی لەسەر هەڵبژاردن و پرۆسەکە هەبووە. ئەو ڕێککاری کە پێویست بوو کۆمسیۆن زۆر جەختی لێ بکرایەتەوە کە ئێمە بە خۆیان ماڵوت ئەتوانن ئەویشەوە بوو مۆبایل نەبێتە بنکەکانی دەنگدان، بەڵام برا وە کۆمسیۆن نەیتوانی ئەو ئیجراعاتی خۆی وەک خۆی جێبەجێ بکە کە ئەمەش لە ئەسڵا کاری لیژنەی باڵای ئەمنی هەڵبژاردنەکە لە هەردوو حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان و هەردوو وەزارەتی ناوخۆ سەرپەرشتیان کرد. ئەمە نەکرا بۆیە دەنگدەرێکی زۆر خراژێر فشارەوە کە ڕسم ناچار بکرێت ڕسمی دەنگەکەی بگرێ بینێرێتەوە بۆ دام و دەستگاکەی کە ئەمەش هۆکارێک بوو بۆ زۆری پوچەڵ چ لە ناو دەنگدانی تایبەت و لە ناو دەنگدانی گشتیش کە بژمارەیەکی زۆر پوچەڵ بینیمان کە ئەمە بەڕاستی ئەوانەی کە دەنگەکانیان پوچەڵ کرد ئەوانە بوون کە دەنگیان بە هێز سیاسیە دەسەڵاتدارەکان نەدا، بەڵام ناچار کران وێنەی بگرن و لە دوایی شادەنگەکەیان پوچەڵ بکەن. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاندووە کە هەموو هەوڵێکی خۆیان داوە بۆ سەرخستنی پرۆسەکە و ئاماژە بەوە دەکەن کە هەر سندوقێک گرفتی تێدا بێت یان سکاڵای لەسەر بێت بە دڵنیاییەوە ژمارنەوەی بۆ دەکرێتەوە. ئێمە ئەنجامەکانمان وەرگرتوێتەوە وەکو ئۆفیسی سلێمانی و هەموو ئۆفیسەکانی کەش بە هەمان شێوە ئەنجامەکان وەرگیراوەتەوە و ئەگەر سندوقێک هەبوو بێ کە کێشەیەکی تیابوو بێ کە نیتیجەی نەڕۆشت بێ شوێنێکمان هەیە لە هەموو ئۆفیسێکە کە پێوترێ ناوەندی وربینیکردن ئەو سندوقانە لەوێ عەدو فەرزیان بۆ ئەکرێ بۆ ئەوەی کە نەتیجەی ئەوانیش بچێتەوە سەر ئەنجامە کۆتاییەکە و کۆمیسیۆنیش ئەنجامی کۆتایی پێڕابگەێنێت. سەرڕای کۆتایی هاتنی دەنگدانەکە ناکۆکی لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەکە بەردەوامە. چاوەڕێ دەکرێت لێکۆڵینەوەکان وەڵامی سکاڵا و ناڕەزایەتیەکان بدەنەوە. تا ئێستاش زیاتر لە 77 سکاڵا لەسەر پرۆسەکە تۆمار کراوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.